دووداری ڕێکی بێکەوە نووساوە لە جێگای کەوچک بۆ خواردن بەکاردەهێنرێت. مێژووی دروستبوونی بۆ چین دەگەڕێتەوە. چۆپستیک کەوچکە چینیەکە. چۆپستیک بریتیە لە دووداری یەکسان کە پانی و درێژیەکان وەک یەکە بۆ خواردنی خۆراکە جیاوازەکان بەکاردەهێنرێت. مێژووی چۆپستیک بۆ چین دەگەڕێتەوە. دواتریش دەگوازرێتەوە بۆ ژاپۆن و کۆریا و بەربڵاو دەبێت. داری چۆپستیک لە چەندین مادەی جیاواز دروست دەکرێت کە بە یەکێک لە شارستانیەتیەکانی چین دادەنرێت. بە یەکێک لە کەلوپەلە سەرەکیەکانی سەرخوانێکی چینی لە قەڵەم دەدرێت. بەردەوام بەکاری دەهێنن. 5,000 ساڵ پێش ئێستا ئەو جۆرەدارە تەنها بۆ تێکدانی خواردنەکان لەسەر ئاگر بەکاردەهێنرا. دەوترێت کە مێژووەکەی بۆ خێزانی چۆ دەگەڕێتەوە. دواتر لە ژاپۆن و ڤێتنام و کۆریا بڵاو دەبێتەوە بە شێوەیەک کە لە کەشە ئاینیەکاندا بەکاردەهێنرا. لە سەردەمانی کۆندا جۆپستیکی زیویان بەکاردەهێنا چونکە پێیان وابوو کە ئەگەر خواردنەکەیان ژەهراوی بوو ڕەنگەکەی دەبێتە ڕەش. وێڕایەوەی کە زیو هیچ کاردانەوەیەکی نییە لە بەرامبەر زەڕنیخ و ماددە ژەهراویەکانی تر، بەڵام ڕەنگەکەی دەگۆڕێت گەربەر سیر و پیاز و هێلکەی خراپ بکەوێت. لەبارەی دۆزینەوەی جۆپستیکەوە چەندین ئەفسانە و گێڕانەوە هەن. هەندێک لە ئەفسانەکان ئاماژەیان بەوە داوە کە لە سەدەکانی 11هەمی پێش زایندا پیاوێک بە ناوی بەڕێز چیانگ زیا هەبووە. یارمەتی ئیمپراتۆر شانگ دەدات. پێی دەڵێت کە داری حەیزەران واتە بامبۆ بۆ هەڵگرتنی گۆشت بەکاردەهێنرێت. ئیمپراتۆریش قسەکەی بە هەند وەردەگرێت. بڕیار دەدات کە لە یەکێک لە ژەمەکانیدا ئەو دارە بەکار بهێنێت. ئەوەش دەبێتە هۆی ئەوەی بۆی دەربکەوێت کە هاوسەرەکەی بەنیاز بووە بە خواردنێکی ژەهراوی بیکوژێت. هەندێکی تر دەڵێن کە لە سەدەی 11ی پێش زاین ژنێکی جوان هەبووە کە هەمیشە دڵی ئیمپراتۆری ڕاکێشاوە بۆ خۆی. ئەوەش لە ڕێگەی ئامادەکردنی گۆشت بە بەکارهێنانی ئەو دارەی کە قژیان پێدەبەست. بەم شێوەیە ئەم مێژووە تۆمار کرا و تاکو ئێستاش ئەو گەلانە وەکو کەوچک بەکاری دەهێنن.